ئێمە دیارە هەروەکو پەروەردەی قوتابخانەی یەکێتی نیشتمانی کوردستانین لە هەموو کات و سادەکانە چۆن یەکێتی پاڵپشتی هەموو چین و تێژەکان بووە دیارە ئێمەش پەروەردەی ئەو قوتابخانەین وەکو کۆمیتی 26 پۆلیسی دارستان و ژینگەی لەسلێمانی ئێمە بە بەردەوام پشتیوانی ئەم جۆرە یاریانەین و بە بەردەوام ئێمە هاوکاری ئەم یاریانەین. دەستخۆشی بۆ تیپی ناوشاخان کە بەکردنەوەی دەورەیەکی لە شەوانی ڕەمەزانە کراوەتەوە بۆ تیبە شاب بۆ تیبە فێقە شابەکانی ئێرە کە بەڕاستی ئەمە یارمەتیی گەنجەیە بۆ پێشکەوتنی یاری و بۆ پێشکەوتنی تۆپ و وەروەها بۆ دانەبەزینی ئاسی یاریزانەکان و دەستخۆشییان لێکم ئینشەڵڵا هیوادارم لەم شەوان هەم دەورە شتیکە بەردەوام بکرێتەوە بە شەوا بێ.